دم هر لشاری هولی جدایک بیما لگرچی مفتی خێزاندارم قاوان سێ منداڵم ئیشەکەی پیشەکەی من هەر ئیشی مۆلیدەیە و نزیکەی ئەوە 15 ساڵە ئیشەکەی ئیش مۆلیدە دەکەم هیوایەتەکەم هەر ئەو ئیشە بوو خۆشم هەر لە کارەبایمە فەرمانبەری وەزارەتی کارەبایمە هەر ئەو ئیشەکە بەلای من سەرنجڕاکەش خۆش بوو بۆ ئیشەشمان هەڵبژاردیان. ئێستا ئێمە ئەمەلەمانەیە هەر بەخۆم ڕۆژانە سعاتێک پێش بە ئیشکردنی مۆلیدە دێ مۆلیدەکان فعز دەکەین ئاو ڕوونە و دەبینی پاتریە و جوان فعسی دەکەین ئازری دەکەین بۆ ئەوەی هیچ کێشەیەکمان بۆ دروست نەبێت لە کاتی ئیشکردیان لە نەبوو خۆمان نەبوو خەڵکیش ئێستا گەرمایە دەبی بە معدلی متابعی مۆلیدەکان بکەین هەر ئێستا هەر یەکێک لە ماڵە خۆی 5 دقە 10 دقە کارەبای لێ ببڕێ خەڵک لەوانەیە زۆر گەرم بیان منداری ساوە هەبی تاسیری لێ بکە. ئێمە ئێستا سێ مۆلیدەیە ئەو مۆلیدەمان ئەتیادە دوو مۆلیدەی بە ئیش دێخین ئێستا هەر کاتێک ئەو مۆلیدانە عاتل بی ئێمە ئەوەی بە ئیش دێخین ئێستا هەر خاوەن مۆلیدێک هەموو خۆی وای کردیە مەچینەکان هەرزانە ئێمەش ئەوە چەند سارە ئیشەی دەکەین مەچینەشی ئەتیاتمەدانن بۆ خۆمان باشترە و بۆ خەرکەش باشترە لە محافەزەی سەرپەرشتیمان دەکەن هیچ مۆلیدێک بۆی نیە ئێستا قەرک بێ کارەباکە ئێستاش قەرکەکە بڕ ساحب مۆلیدەکان گازەکە لە بازار هەرزانترە وەختێکی ئەگەر مۆلیدەت پێی نەکردبە حکوومەت گازی لێ دەبڕی گازەکەش لێ بڕی بای گازەکە لە بازار گران بوو حکوومەت بە هەرزانی دەدایە بەد ئێستا بالعکسە گاز حکوومەت بە گران دەداتی لە بازاری هەرزانترە بۆی ئێستاش مۆلیدەکان لەوانەیە کابرا نیو سعادیان سعاتێک تاقیتر مۆلیدەی پێکە ئەجا هەر مۆلیدێک دەگەڕێتەوە سەر زەمیری خۆی پێشتر بەس ئەگەر تاقیت پێ بکردبە یەکسەر کتابیان بۆ دەکردی بۆ مستاودە گازەکان لێ دەبڕی لێژ ناگەڕێن هەر هیچ خەرکێک کێشەی هەبی ئێستا گەرمە ئەگەر شەوبی بە ڕۆژبی نێوڕانەبی هەر یەکەگەیان جۆزەکەی بستێ یان وارەکەی بسێ یەکسەر ئەمە ئەمەلەمانەیە دەینێرین یەکسەر بە بێ عەقدەست و بەبێ هیچ شتێک یعنی لەسەر ئەو مەسروفی خۆمان بۆی چا دەکەینەوە. سرکێتەکان هەمووی تورکیە سرکێتم تورکی مینایە فعسم کردێت بە 2 ئەمپێرونی فیز دەکە کابرا 3 ئەمپێرە 3 ئەمپێر دەبی 4 ئەمپێری خۆی هەڕاشی 3 ئەمپێر 3 ئەمپێرونی ئەمەلەکان تەلەفۆنی لێ کردم کاکە وەرە ئانا ئەتویان دێن وەڵا هاتمە لای مۆلیدەی دەبینم 2 سیارە شورتە ڕاوەستایە فەرموو کاکە وەرە قایمقامی ئیشمان پێتە بۆ کاکەوە کارە بەدەنە کاکەوە مۆلیدە ئیش دەکا وەڵا لای قایمقام کاکە بۆ مۆلیدە پێ ناکەوە 3 ڕۆژە مۆلیدەت عاتلە وڵام وتم کاکە مۆلیدەمان پێ بخۆی ئەو شورتانە هەموو شایەدن وڵا تەلەفۆنیان بۆ کابرای کرد یەکسەر وتیان کاکە مۆلیدە پێ وڵا کابرا دوای هەر بە ئەوە گوت وڵی ڕاستە مۆلیدە پێ و بەس خەتەکەیم بچرابوو یعنی ئەو هەموو شورتە هەموو ئەوە شاتن دوای کاکە مۆلیدەکە پێ بەس خەتەکەی کابرای 3 ڕۆژە ئاگەی لە مارێ نییە چوو بشکایەتی کرد و هەموو شورتە شتێ هینابوو ئەوە شتەکی ینی خۆش بوو بەسەرمان.